دەمانێت گفتوگوی زیاتر سەپارەت بەم بابەتە بکەین کە لەگەڵمان سەربەست مستەفا ئامێدی سەرۆکی کۆمیسیۆنی پێشووی هەڵبژاردنەکانی عێراقمان لەگەڵ ئەبێت. سڵاوت لێبێت کاک سەربەست، بێگومان ئاگاداریت کە لەم گردبوونەوە و کۆبوونەوە ناڕەزایەتیانی کە لە بەغدا ڕێک دەخرێت بەهۆی ئەوەی کە پەرلەمانی عێراق بەتەمایە دانیشتنێک بکات لەسەر دەنگدان بۆ هەموارکردنەوەی پرۆژە یاسای هەڵبژاردننی پارێزگاکان و هەروەها یاسای یاخود سیستەمی سانتلێگۆ. بۆچی هەمواری یاسای هەڵبژاردنەکان کاردانەوە بە دوای خۆیدا ئەهێنێت؟ چییە هۆکارەکە؟ ئەم یاسایە ئەوەندە خراپە هەموار بکرێتەوە؟ سڵاو ڕێز بۆ ئێوە و تەماشاکاری ئێوەی بەڕێز. ئەم یاسای ئێستا هەموار دەکرێتەوە یاسای هەڵبژاردننی پارێزگاکانە ژمارەی 12 ساڵی 2018 کە دوو جاریش هەموار کرایەوە و دەیانەوێ هەمان یاسا بکرێتە یەک یاسا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی نوێنەران. لێرە چەندین کێشە دێتە پێشەوە کە ئەوانەی لە دژی ئەم هەموارەنە ئەویش ئەوانەیە یەکێک نانەوێ یەک یاسا بکرێت بۆ هەردوو هەڵبژاردننی هەردوو ئەنجومەنەکەواتە دەبێ یاسایەک تەنیا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بی، یەکێکیش بۆ ئەنجومەنی پارێزگاکان. دوویەم خاڵی کێشەی سەرەکیش ئەوەیە لە سیستەمی هەڵبژاردن و دابەشکردنی بازنەکان. لە ئەوەی 2018 سیستەمەکە سیستەمی ڕێژەیە بازنە پارێزگا یەک بازنەیە و سیغەکەی هەموارکردنیان گۆڕانکردنی دەنگەکان بوو مەقاعدیش سانتلیگویە، بەڵام سانتلیگوی ئەسلیەکەی خۆی نییە کە دەنگەکان دەبێ دابەش بکرێن لەسەر 1 و 3 و 5 و 7 و 9 تا دوایی کردیانە 1.9 واتە پوینتیان زیاد کردیە. ئەمەش دەبیتە گەریوە ئەو لایەنە سیاسیەکان ئەوانەی کە تازەنە یان کەمن یان فەرت و پڵاوەنە یان حتا ئەوانەی مامناوەندیش لێرە زەرەرمەند دەبن لەو پوینتانە دەنگەکان زیاتر یان مەقعدەکان بێت زیاتر دەڕوات بۆ حزبە گەورەکان. ئەمە کێشەکەیە. باشە کاک سەربەست، بۆچی نایانەوێت کە یاسای هەڵبژاردننی پارێزگاکان و پەرلەمان هەردووکی بکرێ بە یەک یاسا؟ کێشەکە لەکوێیە ئەگەر ببێ بە یەک یاسا؟ کێشەکە احتیمالە لە ڕووی فەنی یان لە ڕووی مەبدەئەوە هیچ کێشەی نەبێ، بەڵام لە دەستور هاتووە لە مادەی 49 کە دەبێ یاسایەک تەنیا بۆ ئەنجومەنی نوێنەران دابژڕێت واتە دەری بکرێت و لە مادەی 122 فقڕەی 4 دەستور دەڵێت دەبێ یاسایەک بۆ ئەنجومەنی پارێزگاکان. ئەمە یەکەم. دووەم کە هەردوو یاساکە دەکرێتە یەک بە فترەیەکی کەمیشدا بە پەلە و ئەوەی کە ئێستا دیارە لە پرۆژەی یاساکەدا احتیمالە لە ڕۆژی دەنگدان و دوای ڕۆژی دەنگدان ئەو فترەی نێوان ڕۆژی دەنگدان و تا ئیعلانکردنی ئەنجامەکان هەندێک کێشەی تەکنیکی و گرفتی لە واقع دروست دەبێت. بەتەسەوری من ئەم دوو کێشەی سەرەکیە. گەل لە مەبدا لە زۆر وڵات یاسای هەڵبژاردن هەر یەکی یاسایە. باشە کاک سەربەست، یەکێکی دیکە لە یاخود با بڵێن ئەو هەموارەی کە ئەکرێت ئەوەیە ئەوانەی کە پۆستی پلە باڵایان هەیە بۆ خۆبەربژێکردنە بێت لە پۆستەکانیان بکشێنەوە بۆی کە پۆستەکانیان بەکار نهێنن بۆ بەڕژەوەندی دەنگدان. ئایا ئەمە داواکاریەک نییە کە هەر تشرینیەکان و ئۆپۆزیسیۆن بیکەن؟ چونکە ئەوانەی کە پۆستی باڵایان هەیە هەرو کەسانن کە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و تشرینیەکانیش دژی ئەتوانین بڵێن دژی بیر و باوەڕەکانی ئەوان، دژی کارەکانی ئەوان، دژی هەر شتێکی دیکە بیری سیاسی ئەوانن. ئەمە لە مەسلحەتی ئۆپۆزیسیۆن و هەروەها تشرینەکان نییە؟ خۆ مەبداکە لەوەیدا کە نابێت کەسێک لە شوێنێک بێت لە مەنسەبێک بێ و هەمان کاتیش کاندید بێ، واتە ئەو کاتە ممکنە ئەو شوێنە
بە مەسلحەتی خۆی بەکاربێنیت. بەستم ئەمە خاڵێکی باش نییە بۆ ئۆپۆزیسیۆن و تشرینەکان لجنەی قانون بەڵێ لە یاساکەدا نەهاتووە، ئەمە تەنە لجنەی یاسایی پێشنیاری کردووە و بەداخەوە پێشنیارەکەش تەواو نییە، سەقەتە، چونکە دەڵێت مدیر عام و وەکیل وەزیر و ئەدی وەزیر هەڵبژاتنی پێشی وەزیرێک هەبوو کاندید بوو هەرما وەزیری و تا ئێستاش هەر وەزیرە و لە هەمان شوێنی خۆیشدایە. ئەوە بە تەسەوری من نەعەدالەتیە، بۆیە دەبێت لە هەموو وەزیرێک و هەموو مدیر عامێک و هەموو وەکیل وەزیرێک و هەموو سەرۆک دەستەیەکی سەربەخۆ على الأقل پێش ڕۆژی دەنگدان 3 مانگ ئیجازە وەربگرن تا نەتوانن ئەو دەستە یان ئەو وەزارەتە یان ئەو شوێنەی لێیە بە مەسلحەتی خۆیان بەکاری بێنن. ئەوە خاڵێکی باشە، بەڵام کەم و کورتی تێدایە تا ئێستاش ئەوە تەسویت واتە دەنگدانی لەسەر نەکرایە ئەم خاڵە. باشە کاک سەربەست، سەرکردە لە ڕەوتی حکمە عەمار حەکیم ئاماژەی بەوەدا پێشتر یاسای هەڵبژاردن ناداتپەروەرانە بووە، ئەتوانی بڵێ سیستەم لە هێزە بچووکەکانیش کراوە، بەڵام بەم سیستەمە نوێیە ئیتر ئەو سیستەمە بەرامبەر بە هێزە بچووکەکانیش ناکرێت، بەڵام لە لایەکی دیکەشەوە پەرلەمانتارە ناڕازیەکان و ئەو کەسانیش کە داوای ئەوە ئەکەن کە ساینت لیگۆ نەکرێت و هەمواری ئەم یاسایان نەکرێتەوە شتێکی دیکاڵن، ئەڵێن بەم شێوەیە بێت ئێمە زیان ئەکەین سیستەممان بەرامبەر ئەکرێت. کام یەک لەم دوو قسەیە کامیان دروستە؟ ئەوەی جێی سەرنجەوە بوو بزانینی ئێوە هەمان مەطبەخی عەمار حەکیم یاساکەی 2021 داڕشتووە و ئێستا هەر هەمان ئەوانن کە ئەم یاسایەدا دەڕژنەوە چونکە نەیانتوانی تەعامل لەگەڵ یاساکەی پێشوو بکەن، واتە دەنگەکانیان وەک خۆیان مابوو بەس نەیانزانی ئالیەتی کاندیدکردن لەگەڵ ئالیەتی گۆڕینی دەنگەکان بۆ مەقاعەت بیزانن، واتە خەساری هەمان دەنگەکە من. ئێستاش ئەگەر 1.9 بڕوات بە تەسەوری من حەکیم و ئەوانە یەکێک لەو حزبانە بن خەسار دەبن لەوە، بۆیە لە مەسلحەتی هەمویانە بێنە ناوەندەکەیوە بە تەسەوری من لە 1.4 یان لە 1.5 تێنەپەڕێت تا لە مەسلحەتی هەمویان بن، چونکە کە سیستەمی ڕێژەیی دەڵێن ڕێژەیە بە معنای یعنی حزبێک سەدادەی دەنگەکان لە پارێزگایەک یان لە سەراسەری عێراق هەبێتن مەفروضە سەدادەی مەقاعدی کورسیەکانیش بێنیت، بەڵام ئەگەر هات و سەدادەی هەبێت و 106 یان 104 هێنا واتە نەعەدالەتی هەیە. ئەمەی ئێستا کە ئەو پوینتەکان زیاد دەکرێن نەعەدالەتێکی زۆری تایە، بۆیە ئەم ئەنجومەنە خاصەن ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی هەموو خەڵکێکە، واتە نابێت هەنێک حزب بێبەش بکەن چونکە وەڵا حزبی کچکەیە. بەنسبەت ئەنجومەنی پارێزگاکان نەخێر مەسەلەکە جیایە، ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی خەدەمینە لە زیاتر، واتە دەبێت ئەو ئەندامی ئەو ئەنجومەنە تەمسیلی مەنطقەیەکی جغرافی بێت، نابێت ئەنجومەنی مەسەلەن هەولێر کە میسال کەسی کویە یان کەسی جامڕا عەفو یان هەر شوێنێکی تیا نابی هەمویان یان ناوەندی بن، یان بەڵعکس لە ئەطرافەک بن لە ناوەندی دوو کەسی تیا نەبێت، دەبێت بە ڕێژەی ئەو خەڵکانە لەو ئەنجومەنە بن، چونکە ئەنجومەنێکی خەدەمیە دەبێت خەڵکی اختصاصی تیاابێ و لە هەموو دەبارەکانیش. بۆیە بە تەسەوری من تەواو نییە ئەگەر یەک سیستەم بۆ هەردووکیان بەکاربێنێت، بە نسبەت پارێزگاکان سیستەمێکی ئەغڵابیە چه ئەوەی 2021 بەکارهێنرا یان سیستەمێکی دیکە هەیە پێی دەڵێن کوت نیظامی کوتلە سیستەمی کوتلە، بە نسبەت ئەنجومەنی نوێنەرانیش سیستەمی ڕێژەیی قەیناکە و پارێزگاکەش با یەک ئەوە بێ، بەڵام ئەو سیغەی کە سانت لیگۆ لە 1.4 تێنەپەڕێتن. باشە، ئێمە سپاس دەکەین سەربەست مستەفا ئامێدی سەرۆکی کۆمیسیۆنی پێشووی هەڵبژاردنەکانی عێراق لەگەڵ ئێمە بووی. سپاس بۆ وەڵامەکانت.